كره والله لقى ميسي الله اي والله ناتي جول الله يلا جمال سلااو هاوڕیانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هاوڕیان ڕۆژی یاریە گرنگەکە هاتینەوە لاتان لە پارتێکی تری کارێر مانەجەر مۆت یاری گرنگەکە بەرامبەر لیڤەرپول یەکەمە 6 خاڵیش لە پێشمانە یعنی ئەو یاریە دوا دەرفەتە بۆی ومێدمان هەبێ پلەی یەکەم بگرین ڕاستەخۆ دەچنە ناو یاریەکە بەڵام سەرەتا ئاوڕیان ئەگەر تازم بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکەن وەکو هاوکاریەک تا بتوانین بە شێوکی باشتر و بەردەوامتر بەردەوام بین تەشکیلەمان ئای بەچوانیە ڕاستەخۆ بۆ ناو یاریەکی گرینگە ئەو دەرفەتە نابی لە دەست بدەین ئەڵڵا یاریەکە بە شەو لە ناو یاریگای خۆمان بەبێ ئامادەبوونی ئیمباپێ گۆڵکاری تیپەکەمان بزانین جەمال موسیالە لەگەڵ لیۆنێل مێسی دەتوانن ئەو دەرفەتەمان بۆ بقۆزنەوە یاڵڵا هاوڕیان بسمیللا ئۆ بەخێر بن بۆ باکووری ئینگلیس چکە یاریەکە لە ناو یاریگای تۆتنامە دەکا یاریگای خۆمان ئادە ماشەڵ ئەو تیپانەی پێشەوە زۆر بەهێزن زۆر ویستم ئەو یاریە بەلای بیکەین بەس دوو جاری شاڵمدەن ڕێک نەکەوت ئۆ یاڵە مەس ناچار بووم داڤیس تاکتیفاعەکە ببەمە باڵەکان چکە هیچ دیاریزانێکی ئامادەم نەبوو بەڕاستی ناچار بووم ئۆ زۆری سەعادن ئەفیارە خۆ ئۆ یەکەوسە شوتم نەکرد ئۆفسایدیش نەبوو ئەو دەرفەتە زەقەم لە دەستدا ناوستەکەیەوە لیویس دیاس Whether it be for club or for country, there is no finer sight than seeing Lionel Messi in full flow. What do we expect to see? Oi, zor beyazın zor. They need to try and stop him because if they don't, we all know what's going to happen. Oh, na. Dey Messi. Ay dest خوش. اي والله ميسي لو جوانتر اي والله ناتي ناكاكا او باساتي ميسي او جارا گۆڵە ئای لە داڤیس نانا گۆرانکاریەکەمان سەرکەوتوو بوو جاری یەکەم نەمان خۆشتەوە جاری دووەم گۆڵێکی یەکجار جوان پاساتەکە لە مێسی گۆڵەکە لە داڤیس یاریزانە کەنەدیەکەی بایرن میونشن گۆڵێکی یەکجار جوان ڕەنگە گۆڵی بردنەوەی نازناوەکەش بێت بێگومان ئەگە ئەم یاریە ببینەوە یاڵڵا هاندەران گڕیان تێبەربوو جارێ دەقە زۆر ماوە یاریەکە بێزە و ڕووداوی تری تێدایە شتانە خەتەرەوە ئەوە چ بوو ئەو جانم ڕام کێشە زۆر توند دیاری دەکەن
والله حكم حار خوشی تێک نادا. نەکاکە ئەوستەکە هەر نایەنە دەرەوە چنەوانە. نا غەڵەتی بەلەی دەکەم. وەڵای هیچ مەجالمان نەداینە هیچ. جوانە. ئۆ دامە مێسی. نا یاڵڵا ئەو یاریە ببینەوە زۆر گرینگە زۆر جیازەکە دەبێتە 3 خاڵ. یاری داتوشی بەرامبەر ئەرسناڵە لیڤەرپول لەناو ئەرسناڵیشە، ینی دەرفەتەکی خاڵ دەستانی هەیە. یاڵڵا ئۆفساید فاول چ بوو؟ فاول دیارە لە سەرەتاوە فاول. ئەو چ بوو؟ ئەوان زۆر خێرانە، زۆر خێرا شوێنەکانیان. فیاڵم لێ کرد. کاکە بەس تۆپەکە وەگرە. ئارەخۆ لێ ناگەڕێ. Davis. Porro. On to Messi. Liverpool come away with it. زۆر خێرانە. Davis. نا ئەوفساید. پاش تۆپەکە نەڕۆی. ئەو سلاستەکە کاکە و ناتوانی بە ئاسان دەچی براکە و یاریەکە گرینگە بۆ ئێمە. هانی شەڕی دەکەنەوە یاریە نەدۆڕێن. زۆر زەحمەتە لێکم بێنە خوارەوە. ڕەنگە و یارە ببێنەوە یاری داتوش بدۆڕێن پلێکەم سۆگەرکەین. یاڵە هاوڕێن با بڕێن بەرەو یەکەمی. دەرفەتەکە لە وەختەکی باش یاریمە لەگەڵ لیڤەرپولێ. یاری دومیشمان لەگەڵ یاماوە. دەست خۆش. ئەوفساید. ئەڵڵا ئەوفساید نەبا بینیمدا بۆ داڤیسی. چەندی وەڵڵا ئافرین. دەوەگرا ئافیا پیدرۆ پۆڕ. یاریزانەکانم ئەوڕۆ هەمووی ئامادەیە، زۆر سەیرن. کاکە دەزانین یاریەکە دووبارە بوونەوەی نییە. یاڵە مێسی. پاسادەکە بدا غەڵەتم کرد. هادێکیاندا بای باش دەی ئەو هادیە بدە مێسی. نا وەڵڵا لەگەڵ مێسی هیچ شتێک زەحمەت نییە. هەش ئەڵڵا زۆر چاوم لێ تۆ بچ ئاوایان لێوەگرم. ئەڵڵا شێوان هیچ مەجالیان نادەم هاوڕێیان. ئەو یارە هیچ مەجال نییە. زۆر دوور بوو، زۆریشم داگرت. دەی هەدیەک. ئێستا چوو بە مەلایەکەی دی تۆ بەکەی دەخسە لایەکەی ئەو لای پێچوانەیە. مەجال نادا. ئەمەش مەجال نادینە. وەڵڵی معقول نییە تۆپەدا. زۆر خەتەرە. ئەوە چم کرد؟ دەستخۆش. بەردەوام بۆ لەو شوتە ناشینانە. دەستخۆشی لێ دەکەین.
اي Musiala. والله يكوسر باساتم داگرتیا. Liverpool have it back now. نه This has to والله be لا a دەستم ڕۆی. and the ball is still alive. والله خۆشم نازانم چم کرد. Well, that was looking as though گرینگەوە both تۆ teams could بەکات come from دەری. it. Well, they're still behind, but it's not for the want of ئەو trying. میسی Sure, تاقی if they get دەرچوو. another opportunity soon, they'll take it. ئەیدە بەس پاساتەکە یەکەو سەرکاکە هەر مەجال نییە تۆ پێراگری مشۆ شیاتەکە کەس بە کەس نییە. Now Tsimikas. ئەو Pirlo. ئەرەخۆ تاکە ئەمەلم ئەرەخۆ. Tidy in possession there. نا دەست خۆش. والله وەز ئۆفساید نەبی ئۆفساید. Frustrating call for them. Mightily close. ئێمەش بە تەبدیلاتە چی بکەین؟ داویز قوتی نەما. ئایبینێ ناوێرم تەبدیلاتی زۆر بکەم بەڕاستی ئەو یاریە یاری ئەوە نییە یاریزانەکانم پشوەگرن. So disappointed because that's یاری really دات و unlucky. قارە بویانەوە دەکەمەوە. ئۆهۆ ئەوە چ بۆ بەگە؟ Ryan Gravenberch. چ دەرێ ئەوان بە دۆراندا Samuel ڕازینە. Inacio. Well, it's been کێشەم all نییە Liverpool کاکە بە over the last دەقە 10 بڕ minutes ئەڵڵا or so. مێسی تۆپە Sure, دووەگر if بەیە. they keep controlling the middle of the park, keep creating chances, that equaliser will definitely come. Just needs to نان ئەڵڵا وەڵا ئەو یاریە can't get فول any شەنسە. closer than that without scoring. Well, he's بە just یارییش trusted it, hasn't he? And he's hoped that the ئەگە بیرتان goals بێ لایڤەکەی دوێنێ بەڕاستی They've got to score there. کۆمەڵێک تۆپم لە عامولیدا یەک دوو بەرامبەر بوون ینی دەبواە بی بەمەوە. Messi. ئەفیا Space to وەڵی attack شتێکی from جوان. Spurs. یەکە یەک ئەڵڵا Good save by the keeper. ناچێتە گۆڵ ناچێت دووبەیت یعنی یاریەکە تەواو. Nicely played. Werner. A promising looking attack from Spurs. دەبڕۆ لامین. And the defender نا had نا no نا place to stop it. ستەکەی هاوڕێکم ستەکەی Federico Chiesa. There's a chance for the breakaway here. های دەقێشتە دەقێشت کردە گۆچ دەبڕوو کاکە Superb from the defender. دەست خۆش. Almost full time. Just a few more nails to be bitten before Spurs can celebrate the win. Yeah, you'd say that marginally they've been the better side. They'll be happy if they can hold on in the final moments of the game, but they'll have to make sure they keep it tight and compact at the back. Fantastic. کۆرە وەڵا لەگەم مێسی ئەڵڵا ئێ وەڵا ناچێتە گۆل ئەڵڵا لەو شوتە ئەڵڵا لەو پاساتە Guy, look at ئێ his گوناحی من چێت تەواوم داگرتووە technique on the volley is perfect. ئەوە گۆڵ بە یاریەکە تەواو بوو دووبارەش ناکاتەوە. ئۆ تۆپەکەی ڕانەگرت. Jota. On to Luis Diaz. ئەو هێرشە گۆڵ نەبێ بەسە ئەو هێرشە نانە Alexis ئەو McAllister. ستەکەەوە And it's on now. نان ئەڵڵا قوتار بێت هاوڕێیان سێ خاڵەکەمان بەدەستێنە یەک دەقەماوە He's offside. هیچ It's پەلەم نییە. understood anyway, but you've got to be hitting the target from there, though. Played back to Donnarumma. Bentancur. ئەڵڵا بردنەوەکی یەکجار بە نرخ Spur who take the 3 points. پیرۆزە لە خۆمان Real hard-fought game. Both تەنیا teams سێ خاڵ had لیان دوونین. quality. They worked hard, but overall ئەو یارش they ئەوان بەرامبەر ئەرسناڵن ئێستا تەنیا فۆکسمان لەسەر بردنەوەکانی خۆمانە ئێمە خاڵ لە دەست نەدەین یەکەم مسەوگەرە بووینە دووەم دان چێ نامی نردووە کامیاریزان داویز کاکە ئەمە دڵخۆشی نەگەڵتو شانازی پێوە دەکەین کە بە احتیاط رازیە چا ڕۆژیش لە یاری دوورین بەرامبەر نۆتینگهام فۆرست.
ڕۆژی یاری ئێستا هاتینە دووەم لیڤەرپول 42 تۆتنهام 39 ئەستۆن ڤیلا 39 ئەو مانسیتی زۆر خراپە کێشەی ئێمە نییە کێشەی ئەوەیە ئێمە ببینەوە تەنیا بردنەوەی خۆمان لا گرنگە حازرین یەکەسە یاری داهاتوو زۆر پەلەمانە نە ئەوجارەی محاوەلە دەکەین ئەو وێرنەر لۆتی مساو کردو کامل خوێن ناوتۆ زۆر سێرە پیترۆ پۆڕۆش هەندێک دەرفەت بەوانیش بدە یاڵڵا هەموو یاریەکان یاری کۆتایە تا دەچینە پلەی یەکەم نۆتینگام فۆرست یانە دێرینەکەی خولی ئینگلیزی ئۆ یەک بستە پاسای دەداتە کوێ فاولی چکاکە شانسی من دووە بە ناز بوونە نا نا جەمال ئۆهۆ یاڵا مێسی چاوەڕێی شتێکی بێسترم دەکرد ببورە هاوڕێ ببورە مێسی لەو شوێنە دوورانە ئەو شوتە جوانانە وەڵڵی ئیشی خۆیتی نانە غەڵەت 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 ئۆفساید نەبی باش درێژی دەکاکە درێژی وەڵڵا درێژی ئۆ داویس ئەوم بە بەرامبەر بوونیش دڵنیام ڕازینە وەڵی نازانم ئەو چیە بۆم گرتیا ئەڵڵا ئێ وەڵڵا ناچێتە گۆل بە هەموو شێوەیەک ڕاست چەپ شوت شوت کە ناچێتە گۆل یاڵڵا یاڵڵا ئەرەخۆ ئەرەخۆ درێژی ئۆ ببورە ببورە ئۆی زۆر کێشەنەوەنە زۆر ئۆ یاڵە مێسی ئەڵڵا لە مێسی ئەوە چ دەکە مێسی ئەڵڵا لەم گۆڵە تایبەتە ئیویش یەکەم جاری نییە گۆڵی تایبەتی چێ بەس لەم چەند جەولێ و 3 4 5 گۆلی لێ هەمان شێ بکە ئەڵڵا بەڕاستیشی خۆیتەوە گۆلە جوانانە 3-4 جار تاقیم کردە تاقیم کردەوە تاقیم کردو ئاخیری ئەڵڵا ئاخیری گۆشەی نازانم چەند گرنگەوەی کەتە گۆڵێ
يا كوثر دوسي تبديلات يا كوثر ويرنر بنتاكور انذارية امش نامانو لدستي بدي أرخو الله لو يقلع ولا كان ما بوا هم زاني يقول لك يدبارك دو Gibbs White. اي تمن عندك ياري زاني حزناكي واز ياري بين ميسي كريس رونالدو برازيل زيدان ياري زاني زور تايبتنا Spence. Davis. On to Messi. Able to skip past his man. Well, good defending in the end, and danger averted for now. They could get caught out on the break here. كاكا مجال نية براكم Is there مجالي تعويزي نم الله لقولتي الله اي آفرم دون روما تازه تبديلاتك كان دكا لك لا دترسم بس لزاوية دترسم براستي كورنال زوكي شيلون ددقة ما ددقة والله برگري ناكن برگري إشي أمانيا أما حزم عليه دايم ياري كان قرم بي اي والله هنا مدايته كاكا والله هنا مدايته أنا تأول دستم دروا يا رزانك أو استك براك أو استكيتو نا بيدرو بورو under a bit of pressure here? Well, I'm hearing there's been a goal in the Liverpool game. Alex نان Scott أو on the استك move. يا رزانك اللي بيشيتي شخصي من نبي أوتوبولو دروا أو استكوا كاكا جان توزك سبر ليوندر Nicely gathered. هذا الماتش نقل ليورا جول خون زلت اليوم ده Messi. عفيا ميسي ميسي ولو لي أرزانك Musiala. Genuine chance. دي فيرنر الله Missed. Will that prove costly? هو شون كوتو كذا دروا براستيو جناحه وجول نبيوا فيرنر يا زاني شو زور باشا بس براستي لراستيش درفتي زور آسان دچويني نازم او يا زاني زور سهل جمال هاوريان بو زور بي مراقه كان يلدو لقل داقرن زور شتشي شازر داتي Nicely sets it up. يلا جمال سريتو يا جمال ياريا كمان بردوا اي اگر ليفربول خالي لدەست دابێ چەند تایبەتە زۆرم پەلەیە ببینم یاریەکەی لیڤەرپول و ئەرسناڵ لیڤەرپول ئەوە لەگەڵ لیستەر سیتی بوو لەگە ئەرسناڵ نەبوو سێبێک بردیتی هەر دووەمی کێشە نییە سێ ڕۆژی تر یاریمانەیە بەرامبەر وۆڵڤس هەموو یاریەکان یاری کۆتایە دەرفەت لەدەست نادەین نابێ مەجال نەما دەرفەت لەدەست دەین هاوڕێیانی خۆشەویست با یاری وەڵڤرامتن بکەینە پارتی داهاتوو با پارتەکە لەوە درێژتر نەبێتەوە بۆیە تا پارتێکی تر خواتان لەگەڵ